که داخل او بانگین کج آلی پشتگیرن ساندرز و درکتن هوله که او ببیت کاندید دموکراتان لشنا هیلاری گلو او بگاناهین بردوامن لبیدنگ بونه افرو هر بردوامن تفیکو دو برنی ساندرز دو گوتار خواندن یکم بری دست بکرنا کنگریش بو پشتوانین خوا خواندن جوانه خواست و گوتوانه کو نها دمی هندینی نکو او یان هیلاری ببسروک دمی هندی پرنسیپین وان بنماین کوان باوری پیهی سر بکاون شویدی گوتر دماهی یاوی بودی ساوی پشتوانین خوا خواست گوتوانا از اوهود دوید پیک و امدنگی بدن هیلاری کلینتون جبو هیلاری کلینتون بکوا کوش کاسپی نکو دونالد ترامپ و ترس هندی دیار کل کو اگر ترامپ بونمونا و هزرا خو هزرا هندی بکن کانی اوی کی بکا يعني كيف بكا اندامي دادگاه بلندا امريكا باشا داخل ام جۆرە پشتیوانی کە لە بێرنی ساندرز دەکرێ بەڕای تۆ ئەوەندەی چاودێری ڕەوشەکە دەکەی لە ناو هەڵی کۆنگرەکەدا کاریگەری دەبێ بەسەر دەنگدانەکەی ئەمڕۆ بۆ هیلاری کلینتن کاریگەری هەبوو تا دووهی و ئەڤڕۆژی دێکانگە کاریگەری هەبتن چونکو پشتەوانین ساندرز هەر ساندرز دخوازن دەبێن ئەو ببا کاندید لێ پشتی کو ئیرۆ هۆڵا کۆنگرەیدا دەنگ تێدان و هەلەری بە فەرمی دەبا کاندیدا دموکراتانش بۆ هەڵبژاردننی سەرۆکاتیە بێگومان دەڤایە پشتەوانین بەرنی سادرژی وێ پشتەوانی لەوێ بکەن وێ تەف لاینندی ژبیر بکەن وێ سەباهی وێ دەست بە قۆناغەکادی بکەن هەتا ئیرۆژی نەڕازینە هەتا ئیرۆژی دخوازن کاندی دیوان بەرنی سادرز ببا بەربژار لێ وێ ڕاستیە ببن و دەنگدانی ئیرۆچیە بە و هێلەری وێ دەرکەوە و سەباهی ڕەوشەک دیبا بله افکاری ما داخل شموج فیلادلفیا جه کومارا جه کنگره دموکراتان لگل ما بوی گلک سپاس